سڵاتان لێبێ و ڕۆژەڤی ڕۆژتان لە شارپرسەوە پێشکەش دەکەم بۆ هیوای هەموو لایەکتان دروست باش بن. سەرەتاش دەمەوێت ئاماژە با کەش و هەوا بم کە وا بڕیارە وا دیارە کە ئەمڕۆ کەش و هەوا زۆر جێگیرە و پلەکانی گەرمان مامناوەندە و ئاسمان هەور و نیمچە خۆرە. بە پێی پێشبینەکانی کەش و هەواش بێ لە ڕۆژی هەینیدا ئەگەری بارانبارین هەیە. دەمەوێت ئاماژەش بە هەواڵی پەروەردە بکەم کە دوێنێ لە شاری هەولێر لە کۆنفرانسێکدا لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لەگەڵ وەزیری پەروەردە بڕیاریاندا کە 7/2 دەرگای قوتابخانەکان بە ڕووی خوێندکاراندا بکرێتەوە کە قۆناغەکانی یەکی سەرەتایی تاوەکو 11 ئامادەیی دەگرێتەوانێ کە لە مانگی پێشودا لە 16 مانگدا دەرگای قوتابخانەکان کرایەوە بە ڕووی خوێندکارانی قۆناغی 12 ئامادەیە کەوا بڕیار بوو 1/3 قۆناغەکانی یەکی سەرەتایی تاوەکو 11 ئامادەیی بچنەوە هۆڵەکانی خوێندن و وانە بخوێنن، بەڵام خوێندنیان پێشخست وەکو ئەزممویەک کە وەزیری پەروەردە ئاماژەی بەوە کردووە کە خوێندن بە شێوەیەکی ئەزممویە 16 ڕۆژی تر هەڵسەنگاندن بۆ دۆخەکە دەکەن. ئەگەر دۆخەکە خراپ بێت ئەو پێداچنەوە بە بڕیارەکەدا دەکەن. هەر هەمان ڕۆژ مامۆستایانی ناڕازی لە کۆبوونەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماژیان بەوە کردووە کە تاوەکو 30 ڕۆژ جارێ موچەکانیان وەرنەگرن نەچنەوە هۆڵەکانی خوێندن. تەواوی زانیاری و بابەتەکانی ڕۆژ لە پەیامنێرانمانەوە وەردەگرین. سەرەتاش دەچینە لای هەوراست تاوەکو بزانین زانیاریەکانی ئەمڕۆی شاری سلێمانی چین. سڵاوت لێبێ هەوراز، کۆی زانیاریەکانی شاری سلێمانی کار و چالاکیەکان چین؟ فەرموو. سلااو لە ئێوە و سلااو لە بینەرانی شارپرس. من دەمەوێت لە ڕۆژی کەش و هەوا دەست پێ بکەم. دیارە دوێنێ بەڕێوەبەرایەتی کەشناسی بوو مەدەرسزانی ڕاگەنجاوێکی بڵاو کردەوە لەوەی کە لە ڕۆژی هەینیەوە شەپۆلێکی دیکەی بارانبارین و بەفر ڕوو لە ناوچە جاجەکانی هەرێمی کوردستان دەکات و پلەکانی گەرما بە شێوەیەک تا ڕادەیەک داوازین بە خۆیەوە دەبینێت. دەمەوێت باسی چالەکەکانی ئەمڕۆ شاری سلێمانی بکەم. دیارە لە کاتژمێردا فەرمانبەرانی گرێبەست گردبوونەوەیکی ناڕەزایەتی لە بەردەم پەرلەمانی نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدەن و لەگەڵ ئەوەشدا ئاماژە بەوە دەکەم کە دوێنێ وەکو خۆت ئاماژەت پێکرد لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە شاری هەولێر کۆبۆ و بڕیاری لە بارێکردنەوەی دەرگای قوتابخانەکاندا لە شاری سلێمانی کە شاری سلێمانی و ئەم ناوچەیە بە ناوچەی بایکۆت ناسراوە. دیارە مامۆستانی ناڕازی هەر دوێنێ کاتژمێر بەڵێ هەوراست و دیارە هەوراژگوێی لەمانێت دواتر وەری دەگرینەوانێت تاوەکو کۆی زانیاریەکانمان پێ بگەێنێ. ئێساش دەچینە لای هەژار ئەنوور لە هەولێر. سڵاوت لێبێ و بەیانی و باشکار و چالاکیەکانی شاری هەولێر چین؟ سڵاو لە ئێوە و لە بینەرانی شارپرس. جیاواز لە ئەو کەشوهەوایی لە شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستان ڕاگەاندراوە بەگوێرە ئەو زانیاریانەی لای ئێمەیە لەلایەن کەشناسی و دەستمان کەوتووە. شەپۆلێکی بارانبارین لە نیوە شەوەوە دەست پێ دەکات و ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت و تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە. ئەمە لەسەر کەشناسی و دەمێ ئاماژە بۆ بکەم کە کۆبوونەوەیەک لە نێوان وەزارەتی شەهیدان و وەزارەتی تەندروستی بەڕێوەچووە. تێیدا گفتوگۆ کراوە لەسەرەوەی چۆن میکانیزمێک دابنێن پێداچوونەوە بە ڕێژەی پەککەوتوانی کەمەندامانی قوربانیانی کیمیاباران و بەرکەوتوانی سێچ کیمیایی وەک بەشێک لە پرۆسەی جێبەجێکردنی بڕیارەکانی چاکسازی. دیارە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵە خەڵکێک بە ناوی بەرکەوتوو کەمەندام تۆمار کراون کۆمەڵێک امتیازاتیان پێدراوە، بەڵام وهمی بوونە. دیارە دەیانوێت ئەم دوو وەزارەتە وەک چاکسازیەک ئەوان ناوانەی وهمین بیان سڕدا. کاتژمێر 12 یادداشتنامێکی لێک تێگەیشتن یعنی دروستکردنی هەمانجی لە نێوان وەزارەتی تەندروستی و کۆمپانیایکی هۆشیاری بۆ دژی نەخۆشی شێرپەنجە لە ڕۆژی شێرپەنجەی جیهانی بەرەنگاربوونی نەخۆشی شێرپەنجە ڕابگەێنرێت. لەم بابڵین یادداشتنامەیە کە لە نێوان کۆمپانیاکە وەزارەتی تەندروستی واژوو دەکرێت و ئەمڕۆ کاتژمێر 12 لە هۆتێل دیڤان وەزارەتی تەندروستی دەیەوێت کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک هۆشیاری
تەندروستی ڕابگەێنێت بۆ ڕایگەشتی وە هەندێک دەست بات بۆ هەندێک چارەسەرکردنی نەخۆشانی شێرپەنجە. جگە لەمە کاتژمێر یەکی نێوەڕۆ وەزارەتی گواستنەوە و گاردن لەگەڵ وەزارەتی ناوەخۆ کۆبوونەوەیەک ئەنجام دەدەن بەمەستی بەردەوامبوون و جێبەجێکردنی پرۆژەی دروستکردن و لێدانی شریت و ئاڕم و کۆت کاتی زانیاری گشتی لەسەر تەکسی کوردستان ئەو تەکسیانە کە لە هەرێمی کوردستان کار دەکەن دەیانەوێت جارشتە ڕێخستنەوەیەک بکەن بە لێدانی لۆگۆ ئاڕم و دوای کۆبوونەوەکان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجام دەدرێت و ڕێنمایەکان و بڕیارەکان بۆ شۆفێرانی تەکسی دەخرێتەوە. بەڵێ سپاس بۆ هەژار ئەنۆر لە هەولێر، سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای ڕێبین محەممەد لە گەرمیان. سڵاو لێبێ ڕێبین، کار و چالاکیەکانی گەرمیان چین؟ ڕێبین دیارە ڕێبینیش گوێبیستمان نییە. دەچینە لای شادی ئەمین لە هەڵەبجە. سڵاو لێ بێ شادی و بەیانیت باش لە شاری هەڵەبجە کار و چالاکیەکان چی؟ سڵاوتان لێ بێت و بەیانیتان باش. من ئێستا لە مۆنومنتی هەڵەبجەم بڕیارە ئەمڕۆ کاتژمێردا دکتۆر موسەنا ئەمین ئەندامی پەرلەمانی عێراق سەردانی مۆنومنتی هەڵەبجە بکات و گفتوگۆیەکی کراوە ئەنجام دەدات. لە گفتوگۆکەدا چەند پرسێک دەخرێتە ڕوو کە تایبەتە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە. هەرێکە لەو پرسەمان تایبەتە بە تەوەری یەکەم تایبەتە بە پرسی بە پارێزگابوونی هەڵەبجە و هەروەها تەوەرێکی دیکەشان تایبەت کردووە بە دروستکردنی هۆڵێکی گونجاو و شیاو لە پارێزگای هەڵەبجە و هەروەها قەرەبووکردنەوەی هاوڵاتیانی هەڵەبجە. پرسی کۆتاییش تایبەت کراوە بە یەکخستنەوەی موچەی کەسوکاری قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجە لەگەڵ حکوومەتی ناوەند. و هەروەها جێگری پارێزگاری هەڵەبجە ڕایگەیان مەسرۆر بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجە دەکات و بەرزی بناغی چەند پرۆژەیەک دادانێت. ناوچەی پیشەسازی قورس لە هەڵەبجە بەرزی بناغی بۆ دادەنرێت و هەروەها لەلایەن وەبەرهێنەرانەوە هەروەها لەلایەن وەبەرهێنەرانەوە هاوبەشی بە پرۆژەکە دەکرێت و هەروەها وەزارەتی پیشەسازی و بازرگانی بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پرۆژەیە جێبەجێ دەکەن و کە زەویشیان بۆ تەرخان کردووە نزیکەی 400 دۆنم زەویان بۆ تەرخان کردووە و کارەکانیشی بەرەو تەواوبوون دەچێت. و هەروەها هەڵەبجە تاکە پارێزگایەکە سایلۆی نیە بۆیە جوتیاران ساڵانە ڕێژێکی زۆر لەگەڵمیان دەبێت و حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بە دروستکردنی سایلۆیەک سایلۆکەش توانای هەڵگرتنی 40,000 تۆن گەرمی دەبێت. و هەروەها لە کاتێکدایە کە بڕیار بوو لە مانگی 12 ئەم ساڵ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی پارێزگای هەڵەبجە بکات. ئەمڕۆ کاتژمێر 11 وەفدێک لە لیژنەی ئۆلۆمپی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی هەڵەبجە دەکەن و هەروەها ئەو لیژنەی بنوێنەرایەتیەکان دەکەن و ئۆلۆمپیەتی لە هەڵەبجە دەکاتەوە بنوێنەرایەتی دکتۆر دیار محەممەد سدیق سەرۆکی لیژنەکە دەبێت. و هەروەها گروپی جۆرناڵ بە هاوکاری کتێبخانەی هەژار موکریانی پانێڵێک ساز دەکات و بەناونیشانی پرسی میدیا لە پرۆسە نیشتیمانیەکاندا بە میوانداری دکتۆر محسین ئەدیب مامۆستای زانکۆ و نەزاکات حسێن سەرنووسەری گۆڤاری ژن و پەیمان عیزەت پارێزەر. ئەمڕۆ لە قەزای سای سادق ڕێکخراوی کوردیۆ بۆ پەروەردە لە هۆڵی دیالۆگ مەراسیم یەکساز دەکات بۆ نووسەری بورهان شێخ ڕەئوف بۆ ناساندنی کتێبەکەی بەناونیشانی دەر و دراوسەی کوردستان دەبێت و گفتوگۆی لەبارەوە دەکرێت. بە گوێرەی پێشبینەکانی فەرمانگەی کەشناسی و بوومەلەرزانی هەڵەبجە بۆ 24 کاتژمێری داهاتوو کە ڕاگەاندراوە سامانی ئەمڕۆی ئاسمانی هەڵەبجە ساماڵ و پەڵە هەور دەبێت. خێرایی باش لە نێوان 5 بۆ 10 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبێت. مەودای بینینیش 10 کیلۆمەتر دەبێت و نزمترین پلەی گەرمی 1 پلە ژێر 0 دەبێت و بەرزترین پلەی گەرمیش 20 پلەی پێشبینی کراو دەبێت. ئەمە کۆی زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجەیە. بەڵێ سپاس بۆ زانیاریەکانت شادی ئەمین لە هەڵەبجە. ئێستاش دەگەڕێینەوە لای هەوراز ئەحمەد لە سلەیمانی. جارێکتر سڵاوت لێبێ هەوراز، کار و چالاکیەکان
چی بوون ئەگە بەردەوام بیت لە درێژەدانی کار و چالاکیەکانی ئەمڕۆی شاری سلێمانی؟ ساکار لەوە دەست پێ یەکەم ئەگەر گوێتان لە ئەوەی من بێ کاتێ باسی چالاکیەکانی سنووری پارێزگای سلێمانیم کرد دەبێ ئاماژە بۆ بکەم کە هێشتا دیار نییە ڕۆژی یەکشەممە لە سنووری پارێزگای سلێمانی دەست بە داوامکردن دەکرێتەوە یاخۆتە هەم قوتابیان هەم مامۆستایان هەم فەرمانبەران لێرەدا چاوەڕوانی ئەوەن ڕۆژی یەکشەممە دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە. ئەمەوێ ئاماژە بە بابەتێکی دیکە بکەم سەبارەت بە ئەوەی دوێنێ لە مەراسیمێکی تایبەتدا پاش کارکردنی بۆ ماوەیەکی زۆر بەڕێوەبەری گشتی ئاسایشی سلێمانی دیارە خانەنشین بوو لە شوێنی ئەو کەسێکی دیکە دانرا. من ئەمەوێ ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی خانەنشین بوونیدا بڕۆمە ماڵی لیوە حەسەن نووری کە ماڵەکان لێرێ و دەمەوێ بڕۆم گفتوگوی لەگەڵا بکەم بزانین ئەمڕۆ لە پاش ساڵانێک لە کارکردن بۆ یەکەم جارە بەیانیەکە و ناڕاتەوە سەر کارەکەی دەمەوێت پرسیار لە خۆی بکەم بزانم هەستی چۆنە. کاک حەسەن دیارە ئاگدارە کە ئێمە هاتینە ماڵی کاک حەسەن بەیانی باش ڕۆژێکی نوێت باش زۆر سپاس هەر بەدەست پێک ئەمە ڕۆژ باشێک لە بینەرانمان بکەیت. ڕۆژتان باش ئەم بەیانێتان باش بۆکو بەیانیەکانی کە ئینشەڵڵا لە خۆشی و لە ئارامیە بن. بەڵێ هەوراس ڕۆیت بەڕێوبەریەتوان بڵێم بەڕێوبەری پێشووی ئاسایشی سلێمان کاک لیوە حەسەن پێمان بڵێ ئەمڕۆ دوای ساڵانێک لە کارکردنت بۆ یەکەم جارە بۆ یەکەم بەیانیەکە زۆر هەبووە بڵێن جومعان و هەندێ ڕۆژی پشوو بەڵام ئێمڕۆی تر لە ڕووی دەرونی خانەنشین بوو و ئایتر بەیانیان نەڕۆیتەوە سەر کارەکەت؟ ینی ئەوەتە خواز بووم باوەڕت بێ ئەوەتە خواز بووم بۆی تر چگە ئەو ویشە زۆر ئینسان هیلاکەکە بە زۆرێک لە زۆرەکە زۆر مانۆبی بەدەستەوە یانی خۆخوای پشوویەک تا ئیسراحەتێکتا بەس ینی دایمەن لە خیاڵ مابوو شتێکەوەی تر کە ڕۆژێکێت بە زۆر ینی تر کۆتاییەدەوە لە ماڵەوە بیت یاتر بە سەرقاڵی کاریشکەوە بیت. کاتێک لەم ساڵدا هەواڵی خانەنشین بوونت ڕائگەیان بۆ خێزانەکەت یاخود بۆ خانەوە دەکەت کێ زۆرترین پێی خۆش بوو کە تۆ ئیتر لە خانەنشینە بیت و لە ماڵەوە ئەبی؟ وەڵای بە تایبەتی هاوژێنم ینی زۆر مانوو بوو بەدەستمەوە لە بینەکانی کێشا باسم کرد ینی هەموو جارێک مەسەرەن ئەو لەبەر سیحەتی من لەبەر تەندروستی من چونکە چەندین جار تووشی نەخۆشی بوو من تا ئێستا حەو شەبەکەم بۆ دانراوە لە دڵم ئەمەلیاتێکی مێشکی سەریشم کراوە ینی زۆر کاریگەری کرد بۆ سەر جەستەم ئەم هیلاکی و مانۆ بوون و ئەو لەبەر ژیانی خۆم و لەبەر ئارامی خۆم و لەبەر ڕۆژە لە ڕۆژانی تر ژیانێکی تایبەتی خۆمان بۆی ئێمەش بتوانین لە مناسەبەکانە بڕۆین لە مەطعمێ نام خۆین بڕۆینە سەرجادەوە کۆ خەڵکە پشێک بین سەیرێکی دنیا بکەین بڕۆین بۆ سەیرانێ بۆ سەفەرێک ینی ئەمانە هەمووی خۆش بوو چکە تا ئێستا گەر سەفەریشم کرد هەمووی بۆ نەخۆشی بووە. هیوام سەلامەت بیت. دیارە کاک حەسەن ئەمەوێ ئاماژە بەوە بەم هەر لە بابەتی خانەنشینەکە ئەمێنمەوە ڕەنگە پرسیاری هاوڵاتیان بێ لیوە حەسەن نووری پاش خانەنشین بوونی بەنیازە چی کارێکی دیکە بکات؟ من خۆم سیاست دەکەم من لە گەنجەتیمەوە خۆم تەرخاکرۆ بۆ کاری سیاسی بۆ خزمەتکاری خەڵک بۆ خزمەتی خەڵک. من ئێستا حاليان ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمەوە دووەم خولە دەرەچم بۆ سەرکردایەتی یا سەرکردایەتیم دیارە ئەوە نازانم سیاسەتی حیزبەکەم چۆنە لەگەڵ ناجارێ
بەنیازی چین لەگەڵمە بەڵام من بەبێەوە بەبێ ئەوش ناوەستم سیاسەتەکەم ئەرکی خۆم جێبەجێەکەم واجباتی خۆمەوەیە کە پشتیوانی لە وڵاتیان بکەم لە خەڵک بکەم بۆ داخوازیەکانیان ئەوە بە ئەرکی سەرچانی خۆم ێزانم دژی ئەوانەی کە کاری نەشیا و خراپەکاریەوە ناکەم ئەوەستمەوە. بابچمە سەر مێژووی کارکردنت دیارە ماوەیەکی زۆر تۆ بەڕێوەبەرایەتیەکی زۆر ئەمنی و هەستیار بوویتە لە شاری سلێمانی لە سنووری بەرزای سلێمانیە. ئەمێ پرسیاری ئەوە بکەم کام کاری بە دیاریکراوی کام کارێکە کردبێتت دیارە کاری زۆرتان کردو جێگە دەستان دیارە کام کار کە ئێوە کردوتانە جێگەی شانازیتان بووە؟ واللهی ئەمنە کار زۆرە هەمووی هەر یەکە بۆ خۆی چیرۆکێکی تراجدیایەکی سیر و سەمەرە بووە ینی ئەوانەی کە لە مێژووی منە هەموو ڕۆژانە ڕۆژی یەکێ لەو کارانی کە زۆر هەمیشە پێم خۆش بووە کە پیاوکوژێک تیرۆریستێک یەکێک کە بووێتە مایی تهدیدی هاوڵاتیان کە دەستگیرمان کردووە یا ئاشکرامان کردووە یا هێناومانە بە بڕیاری دادوەر ڕوبەڕووی دادگامان کردوتەوە بەڕاستی زۆر دڵخۆشی کردوین بۆ کەسێکی خراپەکاری مەترسیدارمان لە کۆڵ خەڵک کردوتەوە دا تایە بووە بۆ نمونە شوێنەی پێوە بوو وستێتی لەم شارە خۆی تەقێنێتەوە هەبوو هاتۆ من خۆی بتەقێنێتەوە بە منە هەبووە هاتۆ دەرمان خواردم کە ینی دایان کار و کردۆی لۆ هەبووە هاتۆ بەرپرسێ تیرۆرکە هەبووە هاتووە خۆی بتەقێنێتەوە لە شوێنێکە لە شوێنێکی خەرەباڵغا ئەوانەمان پێش وەختە ئەوانەمان ئاشکرا کردو ڕزگارمان کردو تەوان بە هامانگی هەمولایەک هەموو دەستگا ئەمنیەکانی تریشەوە ئەم کار و کردەوانەمان کردووە ینی ئەمانە زۆر دڵخۆشی کردوم کە ئەوەی کە ئیستا بەجێ ئەهێڵم ئەوەیە ئەوەی کە ئیستا بەجێ هێڵم بۆ هاوڵاتیان کە زۆر لە هاوڕێ و هەواڵ و خۆشەویست و ئەوانەی پەیوەندیمان هەیە کە بەخەمی ئەوەن کە من ئەو مواسسەیە بەجێ هێڵم من ئەم شەو هەتا 12 شەو دڵنەوەی خەڵکم ماوەتەوە خۆمە کۆتایی دنیا نییە منیش بێخانەنشین کرێم وا بێ یەکێکی کەش بێ خزمەت بکە و لە منیش باشتر خزمەت بکە و هەتا سەر هەتا ئێمە لێرە نامێنینەوە بۆیە ئەوانە هەمووی دڵخۆشی کردوم کە لە هەمووی زیاتر کە من وەکو پاشای ئارامی ئاسایش بەجێڵم ئەو نازناوە تۆ لەلایەن هاوڵاتیانەوە ئەو نازناوە توێ بەخشراوە هەستە چۆنە ئەو نازناوە بە تۆ بەخشراوە پاشای ئارامی؟ وەڵاهی زۆر سپاسی ئەوانەی کە ناوێن ناوم ینی کە ناوێن لێنام بە پاشای ئارامی لێرە سپاسیانەکەم بەخۆم نەزانی لە پڕ پاشای ئارامی بووم نەمزانی چۆن بوو لەکوێوە هات چۆن دروست بوو یای بەڕاستی ناوێکیان لێنام من هەتا ماوم هەتا ڕۆژێ مریم شانازی پێوەکەم لەو فترە زەمانەی کە من خزمەتی هاوڵاتیانم کردووە لە موسسەیەکی گرنگی شاری سلێمانی هێرشم کردووە کە پێم وتێ پاشای ئارامی جێ شانازی مایانی جاری وایە هەستەکەم پاشام ینی بەو پاشایەتی کە پێم مەڵێن نەک پاشای فعلی تاجی لەسەر بێ بەڵام تاجی ئەخلاقیان خستۆتە سەرم ئەوە لە هەموو شتێک بەلامەوە شانازی پێوەکەم ڕاستی توبی زیاتر لە بوارەکانی دیکەی کارکردنت کاکلیوا دەمەوێت بپرسم چی شتێک مەترسیە بۆ سەر ئەمنیەتی شار؟ وەڵڵاهی مەترسی زۆرە ئەوەی کە زۆر مەترسیە بۆ ئەمنەتی هەموو هەرێمەکەمان یەک نەبوونی لایەنە سیاسیەکانە یەک گوتار نین یەک بۆچوون نین ینی بەیەکەوە خزمەتێکی گەورەی هاونیشتیمانیان ناکەن ئەو خۆی مەترسیەکی گەورەیە کە ڕەنگە ئەمڕۆ هەرێمەکەمان بکەوتە ژێر تهدیدێکی گەورەوە بۆ لە دەرەنجامی نەبوونی یەکگوتاری سیاسی بۆ هەموو لایەنەکان لەسەر دیفاعکردن لە ئەزمموی کوردیە لە قوارەی کوردیە لەم قۆناغی کە ئێستا میلەتەکەمانی تێپەڕێم نەمجارێ باسیەکەم کە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە واتە ئەرکی لە پێش هەموو کەسێکە لە پێش هەموو شوێنێکە ئەرکی لایەنە سیاسیە کوردیەکانە کە لەم قۆناغا ئەبێ زۆر یەک و یەکگرتوو بوون نەک یەکگرتن لە
لە ڕووی فکری و لە ڕووی بیر و بۆچوونەوە با هەرێکی بیر و بۆچوونی خۆی بێکۆی ئەوەی جەنابی مام جەلال خوا ئەفریقا کە باسێک کرد کە بووە بە فەلسەفەی مام جەلال جوانترین فەلسەفە ئەو چەپکە گوڵی مام جەلال هەرێکی بە ڕەنگی خۆی هەرێکی بە تامی خۆی هەرێکی بە بۆنی خۆی بەڵام لە هەمان کاتە چەپکێک گوڵ بێ وە فەلسەفەیەکی مام جەلال کە ئێستا من لە دوێنێ پێڵێم شێخی سیاسەت بەڕاستی سازان و لێک تێگەیشتنە سازان زۆر وشەیەکی گرنگە زۆر کارێکی گرنگە گەر هەر کەسێ لەگەڵ نارەکەی خۆیان بسازێ لەسەر هەردوو بابەتەکە بسازێ لەسەرەوەی ڕێک نین لەسەری بسازێ لەسەرەوەیشی کە کۆکن لەسەری هەر بسازێ واتە ئەوەی کە خلافە لە بینە بە بمێنێتوارێکە بۆ خۆی هەر لایەک باوەڕی پێوێ بەڵام ئەوەشی کە لەسەری کۆکین کە نیشتیمانێکی ئاوا گەورەیە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانیە حەقا لە سیاسەکان بێن لەسەرمە کۆک بن حەق لەسەرەوە کۆک بن بێن خزمەتی ئەو خەڵکە هەژار و فەقیر و داما و بێدەرامەتە بکەن بێن ئەوڕێشی فعلی و جدیان لێ بنەوە واز لە کۆمەڵێ شت هەیە دوورکەونەوە لێ مزایداتی سیاسی و لە مهاتەرە تووشکانی یەکتری و نەبوونی باوەڕە بێ کۆمەڵێشتی بێ بنەما کە کاریگەری کردوەتە سەر میلەتەکەمان و سەر خەڵکەکەی هاتون سوکایەتی کردن بە مێژووی ئەمیلەتە سوکایەتی کردن بە شەهید سوکایەتی کردن بە پیرۆزەکانی ئەمیلەتە سوکایەتی کردن بە پیاوە گەورەکانی ئەمیلەتە ئەمانە هەمووی کاریگەری و مترسیدارن لەم ڕۆژدا بۆیە بینی لێرە و لەوێ خەڵکێکی ناقانونی و خەڵکێکی نابەرپرس کۆمەڵی ڕفتاری ناشیا و ناشرینەکە کە ئەمە ئەگەر ئەمە بەردەوام بێ جێگەی مەترسیە باوەڕێ زۆرمان دۆستکەم کاک حەسەن ئەمەوە پرسیارەوە دو پرسیار ئەوە لێ بکەم کە مەترسیدارترین تۆمەتبار یاخود تاوانبار کە دەستگیرت کردبێ کێ بوو نامەوێ ناو بڵێ تەبعەن کێ بوو ئەگە باسی یاخود وەسپێکی بکەی لە چ کاتێکدا بووە منە خەڵکی مەترسیدار گرتومان خەڵکە بووە تیرۆریست بووە دەستی لە سەربڕینی چەندین کەسا هەبووە کە بەدەستی خۆی خەڵکی سەربڕیوە بەڕاستی ئەوانە من بە مەترسی گەورەیان ناین کە دەستی بچێتە سەر سەری یەکێ بگرێت و بێوێنێشەوە لامانە ینی دەستکا بە سەربڕینی یەک لە دوای یەک ینی ئەوانە زۆر بوون لەو بابەتانەیە ئەوانەی کە هانی ئەو خەڵکانیانەیە بۆی کە خۆیان تەقێنەوە ئەوانیشی کە گرتوانە ئەوانش لەوانە مەترسیدارترن کە خەڵک بەرەو ئەو مەترسیابن کە بێتە مەترسی لەسەر خەڵک ئەوانە هەمووی زۆرن ئەرکەکانی هەموو کوارزم کردن ڕۆژانە چیرۆکی تراجیدیای سێرمان لابووە بپرسم ئەمنیەتی شاری سلێمانی لە دوای خۆت چۆن ئەبینی من دڵنیام ئەمنیەتی شاری سلێمانی زۆر باشە بێ هیوادارم باشتریش بێ بچکە من لەبەریا وەکو خانە نووشینێگە حەسێمەوە ینی ساحەتەکە مەتوانم باشتر بەشێک لە ئەمنیەتی منیش بێت هیچ شخصی خۆم بێ من دڵنیام ئەوەی کە بەجێمێشتەوە بۆ هەر کەسێ لە دوای من و بۆ ئەم شارە و بۆ نیشتیمانەکەم ئەوەیە هەموویم فێری ئەو ئەرکە پیرۆزە کردووە کە چۆن بتوانن ئەرکی خۆیان لە پێش وەختا جێبەجێ بکەن کە کۆکردنەوەی زانیاری بەبنەمایە بۆ هەر بابەتێک کە پێویستکە کە بۆ ئەوەی تاوانەکە یا کارەکە یا ڕووداوەکە ڕوونەیە کارە مەترسیەکە ڕوونەیە پێش وەخت دەگیریە دەست بگرن بەسەر ئەو بابەتانە و ئەگەر ئەگەر ڕوشیوە ئەرکی لێکۆڵینەوە و زانیاری وەربگرنە ئەسەوە بۆی بتوانن بە شێوازێکی زانستیانە ئەو تاوانبارانەیە ئەو تاوانکەرانەیە ئەو ئەوانەی کە جێگومان دەگیریان کەن و ڕوبەڕووی دادگایانکەنەوە جەنابەت لە کاتمان گرتی لە یەکەم ڕۆژی کارکردنەدا من هاتم و کاتم لێگرتی بەڵێ ساکار ئەوە وتەکانی بەڕێز لیوە حەسەن نووری بەڕێوەبەری پێشووی ئاسایشی سلێمانیە کە لە یەکەم ڕۆژی خانەنشین بوونی داقسەوە شارپرێز کرد بەڵێ سپاس هەورا سپاس بۆ میوانەکە و هەمیشە تەندروست باش بێ کە ساڵانێکی زۆرە خزمەتی کرد و سەر و ماڵی هاوڵاتیانی پاراست و هەمیشە بە پاشای ئارامی وەک نازناوەکەی بمێنێتەوە و تەندروست باش بێت بەڵێ خۆشەویستان کۆی زانیاریەکانی ئەمڕۆ لە ڕێگەی پامنێرانمانەوە پێڕاگەاندن کە ئاماژش بۆ دراوە کە هەر لەسەر سیستەمی پەروەەردە مامۆستای ناڕازی بەردەوام دەبن لە بایکۆتکردنیان تاوەکو و داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت ڕۆژەوی ڕۆژتان پێشکەش کرا هەر شاد بن.